بەڵێ ئێستاش بابەتی تەوەری دۆم لەگەڵ میوانەکەم لە شاری دۆک تاوتویەکەم هەڵبەت بابەتی شەستیار و گرنگە ئەویش تایبەتە بە جیابوونەوەی هاوسەران و یاخود کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری بە دیاریکراوی لە شاری دۆکە بەپێی ئامارەکان لەم ساڵدا و بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەی جیابوونەوەی هاوسەران لە دۆک بە شوەیەکی بەرچاو زیادی کردووە. با سوپاسەوە لە دۆکەوە میوانداری بەڕێز ڕۆندک حەسەنمان کردووە خات و ڕۆندک حەسەن لە پارێزەر لە شاری دۆک. ڕۆندک خانسڵاوە لێ بە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. زۆر سوپاس سڵاو لە تۆش بەڕێز. سوپاس. خات و ڕۆندک بالەوە دەست پێ بکەین هۆکاری زیادبوونی یاخود جیابوونەوەی هاوسەران بۆ چیە گەڕێتەوە لە شاری دۆک؟ بله بله مخابنی و سال و سال رژا طلاق الهرم کردستانی بشویه که گشتی برف زیدابونی دشیدن اگرم دیار که این السال 2021 که حالت طلاق 11609 حالت بینه و السال 2022 افرجه پتر زیده بیا گهشتی 13967 حالتان و هر وصل السال 2023 زیادتر یعنی رژا پتر بلند بیا و گهشتی 14312 حالتان اوج يعني الدفوع آمارت هاتين اكران رجاء بلنده بله رجاء بلنده اگرم بیشین هو بله فرمو بله اگرم بیشین هو کار چنه بوشی حالات طلاق الهرم کردستان روش بروش زیادتر بن سال بسال زیادتر بن مجالك هو کار هنه هو کار جور جور هنه اجبو زیده بونا رجاء طلاق الهرم کردستان بله هندك هوكارن سركي هنا متشين بحث كين يعني بزوري نبا بو هوكارن او بوري هر وصا هوكارن حالات خيانات هفجينيه ام بيجين اگر بحثي هوكارن او بوري بكين ام بينين الهرم كردستان بكاري رجا بكاري بلند بتايبتي الباريزغا دوغه هر وصا دليفين دامزراندن نينه بو گنجمه شبرهند اوشید بنا اگر یعنی سروک خزان نشد همی پیداویستیت خزان خدا بین بکد انجام دا آریشه و مشاکل زیادت بنا برای هفشینا دا ادگهن حالت طلاقه هر واسه اگر هم بحثی هوکار دیتر بکنی که مخابنی و یعنی ادوی سردم امتدادشین هم بینین هوکاره که سرکیه بو زیده بنا حالت طلاقه او جی خیانت هفشینیه خیانت هفشینیه جی انجام وی چنده چید بیتن یعنی پتر خراب کارینان تورن کمالاتیه آمیرن پیوندی کرنه اوشید بنا اگر یعنی پتر حالت طلاق السروی اساسی پیداد بن مگلک هوکارین دیجی هنه او جی شکرن تمنه که بچیک دا یعنی چه شدای ظلامی بیتن یا جی کج بیت یا کار بیتن تمنه که نگونجای و هستکرن به برپرساتی نینه هر واسا مایتی کرنه کسان نافخزان داد جیان هفجین دا گلک هوکارن جورنج بو زیده بونا حالات طلاقه بله کات خات و رودگ وقت خود آماجت بیا بلاو بونوی بیکاری و بردوام بونی قیرانی آبوری کاریگری هی لسر اوی که پروسی جابونوی هاوسران زیادی کردو بشویشی برچاو براورد با سالانی رابردو بله بله بگمان زور کارتی کرن هیل سر زیاد بونا حالات طلاقه چونکه امید بینین خلکی ما برای پتر بیکاره دلیفین دامزراندن نینن نل کرتی گشتی و نل کرتی تایبتی یعنی دلیفین کاری با خلک منینن سرانجام جد بیتا اگر زیده بونا کشا مشاکل ها چونکه سروک خزان نشدن بیتوی دابین بکد با خزان خو اوشید بیتا اگر یعنی حالات طلاق برف زیده بونه و بچن بله خاتو رودگ وەک ئاشکرا کە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران زیادی کردووە لە دووەک لە بەرامبەریشدا پرۆسەی هاوسەرگیری کەمی کردووە ئەمە زەنجێکی مەترسیدار نییە؟ بەێ بێگومان زەنگێکی مەترسیدارە و زۆریش مەترسیدارە چونکە حالاتین طلاق بەرەف زیدەبوون دچن و هەروەسا بەرامبەر بێ چەندێ حالاتین زەواجی ئەلکێمبوونی دەر ئەڤەشی گەلک هوکار و ئەگەر هەنە یعنی ئەم بێژین هوکارین هەرە سەرەکی ئەم هەر زڤڕینین بۆ وضع عبوری هرمه گرفتن موچه بیکاری گنجمه نبونه دلیفن دامزراندن امد بینین گنج پروسه هاوسرگیری بتایبتیل دهو که یعنی پیدوی گلک دهاتی و خرجی های اول بیتبارگرانی سر گنجمه یعنی گنجمه نشد پروسه هاوسرگیری پیک بینیتن
چونکی نشید وان داهاتا پروسه هفجینی صرف بکتن اجبر هندیشی گنج دیزانکوی تمام کتن دمینی تا بیکار بیدا مزراندن اوجید بیتا اگرک یعنی گنج ما پتر برف کوچ بکتن بو اجدر وی ولادی اجبویه که کاری که بخو پیدا بکتن و جیان خو خوشتر بکت بەڵێ خات و ڕۆندەگە دابوونەریتی کۆمەڵایەتی تا چەند کاریگەری هەیە لەسەر جیابوونەوەی هاوسەران بله بێگومان دابوونەریتین کۆمەڵایەتی کارتێکردنێکا زۆر هەیە تایبەت سەردەمی ئێستادا یعنی سوشیال میدیا هەبوونە تۆڕین کۆمەڵایەتی ئەمەد بنە ئەگەرێکی زۆر یعنی خراپکارینانە ئامیرên سوشیال میدیا و پەیوەندی پێکردنێ کارتێکردنێکا زێدە هەیە لەسەر زێدەبوونە حالاتên تەلاقê چونکی ئەدبیتن ئەف تشتی هەیت گەل دابوونەریت کۆمەڵایەتی ئەدگەل کۆمەڵگەهێ me نەگونجن بەڵێ خات و ڕۆدەنگە تا چەند هەوڵ درراوە لە ڕێی ناوەندە ئەکادیمیەکان یاخود سیمینار وەرکشۆپی جیاواز ئەنجام بدرێت بۆ ئەوەی هاوڵاتیان لە مەترسیەکانی جیابوونەوەی هاوسەرگیری ئاگادار بکرێنەوە تا چەند هاوڵاتیان هۆشیار کراونەتەوە لەو بارەیە یاخود چه هەنگاوێک لە داهاتوە بڕێت بۆ ئەوەی پرۆسی جیابوونەوەی هاوسەران کەم بێتەوە بله مخابنی و حتی نوکه یعنی چه گرنگی از حسا ندایه وی مجالی یعنی گرنگی ندایه بعیق اجتماعی چه کن بو خلق ما بو گنج ما بری پروسه هفجینی پیک بینیتن افتشتا گره که ما وکی پیویست نهات یکرن پراستی بەڵێ کەواتە چی بکرێت بۆ ساڵانی داهاتوو کە ئەم پرسەیەک لای ئەم کێشەیەک لای بکرێتەوە بە تایبەت وەک خۆشت وتت چوونی گەنجان بۆ دەرەوەی وڵات کە ئەمەش کاریگەری زۆری هەبوو لەسەرەوەی کە پرۆسەی هاوسەرگیری لە ئێستا بە شێوەیەکی بەرچاوکەم بێتەوە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری دۆک بله چی بکرێت وڵات دەبێتن زیاتر یعنی گرنگی کارتی ئابووری بهێتە دان الهەرێما کوردستانê vegirina delîvên karî bû gencê me û vegirina dergehê damezrandinê bû gencê me ji bûyeyekê genç demî zankoyê temam diketin nemîn te bêkar derencam da qesta ji dervê welatî neketin her wasa wehyekê komelayetî bihête duristkirin bû gencê me ji bo hindê hest berpirsatiyê biketin bizanîtin hawsergîrî çi ye û mesuliyetê wê çi ne بەڵێ خات و ڕۆندەگە زۆر جار ئێمە دیقەتمان ناوە کە پرۆسەی هاوسەرگیری لە چەند ناوچێکە لە تەمەنێکی زۆر خوار 18 ساڵ ئەنجام مەدرێ بۆ نمونە 14 ساڵە 15 ساڵە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر جیابوونەوەی هاوسەرگیریوی ئایا ئەم پرسە هاوڵاتیان لەم مەترسی هۆش ئاگادار کراونەتەوە؟ بله کارتیکردن هەیە یعنی حالاتên طلاق السلبی ئەساسی jî hene yani zêde bîne serwî çunku keçiyan korê me temenekî gelekî biçîk da hevjîniyê pêk dînît berî bigehîte 18 saliyê derencam da ev hest berpirsatiyê naketin yani nizanîtin erkê zewacê û berpirsatiya zewacê çi ne ser milêt wî ev jî egereke bi zêde bûne haletên talaqê بەڵێ خات و ڕۆدەگ هیچ پرۆژە یاسایەک لە ئارادا یاخود حکوومەت هەنگاوی ناوە بۆ ئەوی ئەم کێشەیەش چارەسەر بکات ئەگەر لە داهاتووشا بێت بۆ نمونە پرۆسەی هاوسەرگیری لە خوار تەمەن 18 ساڵ بەڵێ بەڵێ بله حتا نوکێمە چی یاسایت تایبەت نینن بەس وەکی ئەمت بینە دادگەهادا یعنی کچ نایەتە مەهرکردن ئەگەر 18 ساڵیە کێمتر بیتن بەڵێ خات و ڕۆندەک حەسەن پارێزەر لە شاری دۆک سوپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن